زوڵم و زۆرداری و نەبوونی ئازادی و چەوسانەوەی میلەتی کورد لەلایەن حکوومەتی باسەوە وای کرد لە 11 ئازاری ساڵی 1991 هاوڵاتیانی شاری هەولێر بڕژێنە سەر کوچە و کۆڵان و شەقامەکان ئەو ڕژێمە ڕابماڵم بەڵام دوای 29 ساڵ لە ڕاپەڕین هێشتان پێیان وایە ئامانجەکانی ڕاپەڕین بەدی نەهاتووە. خەڵکێکی ترمان چوونە ئێوەندەر یعنی ئێوەندەر تەمان هەلیکۆپتەر هەر تەقەی لەناو هەولێرە دەکرد. بەشدارویەکی ڕاپەڕینەکەی شاری هەولێریش دەڵێت لە ماوەی یەک ڕۆژدا بە هاوکاری هەموو خەڵکی هەولێر توانیمان هەولێر ڕزگار بکەین لە ژێر ڕژێمی بەعەس بەڵام دوای تێپەڕبوونی 29 ساڵ ڕازی نین لە بەرهەمەکانی ڕاپەڕین. بەشدار بووین لە هەموو شوێنەکانی کوردستان یعنی هەر لە مەسەلەی دوکان و هەیبە سوڵتان و گرتنی کۆیە و لە ڕانەی ئەوان پێشتر ینی خەڵکەکە دەستی پێکرد و بەڕاستی کە ئێمە هاتین خەڵکی ئێمە ڕێخستەکانمان مەفرەزە چەکداریشیان دروست کرد بوو یعنی ئاسانکاریەکی زۆر چاچیان کرد بوو لۆ بزوتنەوە بڵێن کاتین سەبارەت بە گرتنی هەولێریش و ئازادبوونی هەولێر لە 11 ئازار هێزەکانمان وەکو بڵێ لە بوو بە دوو بەشێکیان لە منتخەی خەلیفان و خۆشناوەتیەوە هاتن بە جادەی شەقڵاوی هاتنەوە ناو هەولێرێ ئەو من ئاگام لیان نەبوو بە مامۆستا عەلی مەمک سەرپەرشتیان دەکردن ئێمەش لە خەتی کەس نەزانەوە هاتین داخلی هەولێرێ بووین ئەو ئازادی کە لە کوردستان هەیە خۆشە بەڕاستی هەرچەندە کەم و کوڕی زۆر هەیە و ناحەقی و ناعەدالەتی زۆر هەیە یعنی ئینسان دڵخۆش نییە بەوەی کە کردی خەڵکەکی زۆر هەیە دەبیستی هەر پەشیمانە لەوەی کە کردی دەڵێ کاکە ئێمە مەبەستی بوو چی کرا و دوای چۆن شتەکە گۆڕا بە نادەتپەروێری و ناعەدالەتی و ناحەقی و زوڵم کە دەکرێتن. لایەنە ئیسلامیەکانی ژواک چین و توێژێکی کاریگەر لە هەرێمی کوردستان دەستی باڵایان هەبوو لە ڕزگارکردنی شار و شارۆچکەکانی کوردستان کە ئەو کات بە هەردوو تیپی 16 باوەڕ و تیپی 19 سەربەستی شاری هەولێریان لەژێر ڕژێمی بەعەس ئازاد کرد. ڕۆلی ئیسلامیەکان و کاریگەری ئیسلامیەکان لە ڕاپەڕین سەرەکی بوو و هێزێکی کاریگەر و گەورە بوو لە ڕاپەڕین هێزی ئیسلامی ئەو کاتە ئەگەر لە ڕاپەڕین و لە هەڵکوتانە سەر مۆڵگە و بنکە و بارەکەەکانی بەعەس لە پێشەوە نەو بێ ینی لەگە خەڵکی تر بووە و من هەنگاو بە هەنگاو بۆ خۆم شایەدی ئەو ڕۆژانم کە هەنگاو بە هەنگاو هاتووینە خوار هێندێ شوێن لەگەڵ خەڵک و جەماوەر ئازادمان کردووە و هێندێک شوێنیش جاری وایە چوین پێشتر جەماوەر ڕاپەڕیوە و بەعسی وە دەرێ ناوە ئامانجێکەوە بە کە خەڵک ئازاد بێ لەژێر نیری و زۆرداری بەعس بەڵام بەداخەوە بە شێوەیەکی کە خەڵک چەوسێنراوەتەوە لە ئێستادا و منەتێکی زۆر بەسەر خەڵکدا دەکرێت کە ئەگەر زۆرێک لە بەڕێوەبردن و دابینکردنی بەشێک لە ژیانی خەڵک بەشێکی کەم لە ژیانی خەڵک ئەویش بە منەت دەفرۆشێتەوە ئەو خەڵکەوەک بڵێ چاکە لەگە خەڵک دەکرێ و خێر بە خەڵک دەکرێ من پێم وایە ئەوەش دیسانە کە ئامانجی خۆنی پێکاوە کە ئێمە هەرێمی کوردستان کورد لەمڕۆوە هاوڵاتیەکانی خزمەتی باشیان پێ بکرێ. ئەگەرچی گەلی کورد ڕاپەڕی بۆی دەرگای خۆشگوزەرانی و ئازادی بەڕوودا بکرێتەوە و ببێتە خاوەن حکوومەتێکی خۆی بۆ ئەوەی برین و ئازارەکانی کە چەندین ساڵە دوژمن لە جەستەی نیشتیمان و خەڵکەکەی دەکات تا ساڕێژی بکات بەڵامەوەی سەیرا کە تا ئێستا 29 ساڵ بەسەر ڕاپەڕینەکە تێپەڕ دەبێت بەڵام یەشتان خەڵکان پێیان وایە ئامانجەکانی ڕاپەڕین بەدی نەهاتووە و دەستهەڵاتی خۆمەڵی زۆرێک لە مەفە سەرەتاییەکانیشیان بەباشی بۆ دەستەبەر نەکردوون. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.